کۆمەڵی ئاداب سونەتە لە جەژنا بکرێ لەوانە پیرۆزباییکردن لە یەکتری بە بۆنەی جەژنەوە کە سەحابەی پێغەمبەر کردویانە کاربەدەسان و بەرپرس و حکوومەتی ئەم وڵاتە کە بەڕاستی ئیدارەیەکی ڕێکوپێک و باشی ئەم وەزع نادرێ ینی وەزعەکە بەوە گەشتووەکو و تۆڵی خەڵک نەتوانێت جەژن بکە خەڵ نەتوانێت پێویستی جەژن خەڵ نەتوانێت پێویستی ڕۆژانەی بۆ خۆی ماڵ و مناڵی دابین بکە لە وڵاتێکی بە حسابێتێکە لە وڵاتە نەوتیەکانی جیهان یعنی ئەوە نەعەدالەتیە بۆیە پێغەمبەری خوا لە فەرمودەیەکە فەرمێ سەڵ سەلەم یەک ڕۆژ کاربەدەستێ بەرپرسی عادل بێ لە عیبادەتی 6 ساڵ تۆ بیکەی بینی خۆت و خوا گەورەترە چکە حاکمە عادلە شتێکی کەمیش بێ بە ڕێکوپێکی بەسەر میلەتەکەی دابەشەکە و خەم لە خەڵکەکە ئەخوا بەڵام ئەگەر ناعادل بوو وەکو ئێستا کە زۆربەی وڵاتان و بە هەرێمی خۆشمانەوە شتێکی زۆر سەرۆت و سامانێکی زۆر هیچ ئیسفادەی لێ ناکا خەڵک هیچ خێری لێ نابینێ کۆمەڵی خەڵکی کەم لی سوودمەند بووە زۆربەی میلەتیش لێ مەحروم بوو. سەرەتا جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی کوردستان و جیهانەکەم خۆی گەوران بەڵام موسیبەتەی کە بەسەر عالەمی ئیسلامیە هێناوە خۆی گەورە ئینشاڵڵا لە سەرمانی هەڵبگرێ و ئێمەش بگەڕێنەوە بۆ لای خۆی گەورە چکۆمیکێک لەوانەی کە ئەبێتە هۆی کە نەفعی ئەم بەڵام موسیبەتە بکرێتەوەی گەڕانەوەی بۆ لای خۆی گەورە و داواکاریشم لە خۆی گەورە کە ئەم ڤایرۆس و شتێکە هەیە ڕاستە مەواقعێکی هەیە بەڵام زۆریشی کراوە بە سیاسەتکردن ئەمەش پێویستە هەمومان هەم خەڵکی و هەم حکومڕانەکان ئەم شێوازە تەقلیدیە خراپە بەکارنێنن بەرامبەر بە هاوڵاتیانی خۆیان بەڵکو پێویستە بگەڕن بۆ چارەسەرەکانی. پەیامی ئێمە ئەوەیە بۆ لایەنە سیاسەکان و بۆ حکوومەت و بۆ خانەوادەکان بەڕاستی بێ هەموو هاوکاری یەک بن ئەگەر هاوکاری یەک نەبن ئەم وەسعە تێناپەڕێ یعنی ئەم خەڵکە زۆربەی بێکارە و زۆربەی فەقیرە یعنی ئێستا ماڵ هەیە ئێستا جەژنی بۆ نەکراوە. من داوا لە دەوڵەمەندەکانەکەم لە کەسانی بەرپرسەکەم کە هاوکاری یەکتری بین و بۆ ئەو ماڵە فەقیرانە و بۆ ئەو خەڵکە و ئەم جەژنە پیرۆزەکەین لە هەموو مسلمانان بەگشتی لە تەواوی جیهان و لە کوردستانی خۆمان بە تایبەتی کە بەڕاستی دەسەڵاتدارانی ئەمڕۆ بەداخەوە نەیانتوانین دڵی خەڵک خۆشکەن نەیانتوانین جەژنەکە بە شێوەیەک ئەم خەڵکە لەگەڵەوەی کە تووشی موسیبەتی کۆرۆنا بووە لەگەڵەوەی کە تووشی موسیبەتی نەبوونی و هەژاری بوو نەشیانتوانین دڵی خەڵک خۆشکەن حتا لە ڕووی معنەویەوە هیوادارین کە ئەم ساڵی شاڵە ئەم ساڵە بڕواجارێکی کە نەیەتەوە